پەیوەندێکی ترمان لەگەڵە شاناس خان فەرموو خات شاناس. مامۆستاگیان سەلامی خوا لەبێ. سڵاوی خوا لە خوشکی خۆم شاناس خان خوا لە ڕازی بێ. پاپادارچی خۆت و ستافەکەت باتەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم دادەیگیان. مامۆستاگیان وەڵی چەند پرسیارێک هەیە ئەگەر نەبێ بە ئەرێک بە چاوان فەرموو. مامۆستا ذکرکردن بە تەزبیح ئەگەر دەستی ڕاست نەقسێکی هەبێ یا سڕبێ یا ئازارێکی هەبێ بە دەستی چەپ دروستە؟ بە تەزبیح یان بە دەستی چەپ؟ بە تەزبیح بەس دەستی ڕاستم زۆر جار سڕە بێ ئازاری ذکرەکانم بە تەواو ناگرێ بە دەستی چەپ. مامۆستاگیان دەربارەی قەزا و قەدەر ئەگەر ڕوونکردنەوەی بەی وشەی قەزا و قەدەر یعنی چی بە ئایەتی قورئان؟ بەسەر چاو چاو خۆشە مامۆستاگیان ئەگەر حەوتن بێ خێر بێت تۆ جاری وایە خێرێکەگەی ئەڵەی دراوسەی ئەم دیوم بۆی بەرم ئەو دیوگلەیەکە ئەگەر بە دراوسەی نەدەی بە کەسانی مستاق و تایبەتی بەی مەبەستم وایە کەسێ شیاو بێ مەبەستم کەسی دیاریکراو نییە دروستە؟ ینی بەشەکەن بەش هەموو دراوسەکان ناکە بەڵام دەڵێ کەسیان دڵی عاز نەبێ کەمە شوێنێکی دوورترەوە بەسەر چاو سیارەکە جوانی مامۆستاگیان دەربارەی ئەمرە بۆچی ساڵی ئەوەی من لەبیرم بێ ساڵی 2000ەکان و 90ەکان بەم شێوەیە ئەمر ناکرا باز ناکرا ئەنە ئیسا ئەمرە زۆر خەڵ ئەمرەکەەوە هۆکەی چی بوو؟ وەڵا ڕاست دەفەرمی پرسیارێکی جوانە منیش بۆ خۆمە سەرنجەمەیە بەڵام ڕوونکردنەوە دەدەمێ بەسەر چاو ڕاستە هەر لە ئاەتی قورئانە هەر هەمان عیبادەت بۆ هەمان ئەجر پاداش بۆ بەسەر چاو بەس ئەو کاتە عنیەوەی من بیرم بێەوەی من فکرم بێ بەم شێوەیە خەڵک ناچێ عنی خەڵک گرنگی زۆر بۆ شێوەی پێ نەدا باز ناکرا ئێستا هۆکەی چییە دەربارەی وەیە کە پارە نەوەیە هەژاری دەوری هەبوو ئەمجا میلەتی ئێمەش دایما هەم بۆ شەڕ و هەم بۆ خێر چاودێکەرین ینی جاران کابراایەک لە دەیەکە دەچوو بۆ حەز بە دەگمەن بەڵام ڕوونکردنەوە دەدەمێت بۆی کاتی بینەرانی تریژ نەگرینە سەر تەلەفۆن بە دەکەم ببوورە دەستخۆش بە خات شاناس خوشکە باشەکەم. شاناس خان فەرمووی زیکر بە تەزبیح دەستی ڕاستم وەکو پێویست سڕیان تووشی نوقسانێک بووە بەڵێ تەزبیحەکەت بە دەستی چەپ دەگری هیچ شکارێکی لەسەر نیە هیچ شکارێکی لەسەر نییە سوپاس بۆ خواخات و شاناز ئینسان خوا دەکات زیکری خوا دەکات زیکرەکەی دڵت پێ خۆشە کە بیژمێری سە سڵاوە دەدەی سە سوبحان الله دەکەی الحەمدولله ئەستەغفر الله ئەینا حەنەشی ژمێری لای خوا ئاگادارە هەر بە دڵ کە زیکرەکەت بە زمان تا دێ خوا هەمووی نووسیوە و هەمووی تۆمار کردووە ئێستام زیکر ژمێرەش هەیە جەناب دەتوانانی بۆ لە پەنجەی دەستی ڕاستیکەی با پەنجەی پێدابێنی ئەو زیکر ژمێرەش چاکە گە دڵیشت بە تەزبیحەکە خۆشە بە دەستی چەپ هیچ شکاری لەسەر نییە خۆی گەورە ئاگای لێ نێتی دڵی بەندەکانێتی دەستی ڕاست کاتێک باشە و سونەتە کە توانای هەبێت کە زۆر مرتاحبی دووەمیان قەزا و قەدەر قەزا و قەدەر بە کورتی واتە هەموو بڕیارەکانی پەروەردگار بە پێی نەخشەیەکی دیاری کراون بەڵام ئەم قەزا و قەدەرە معنای ئەوە نییە ئێمە ئەسبابەکان نەگرینە بەر کابراایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بیابانەوە هاتووە حوشترێکی پێبوو وەرونە وڵاخێکی سواری پێبوو وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتەمام وڵاخەکەم هەر لەو دەشتە بەڕەڵاکەم و وتەوەکەل علی الله پشت بەخوای گەورە قەزا و قەدەر چی بوو بێ هەر ئەوە دەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وامە بکە عقیلها وتەوەکەل بڕۆ حوشترەکەت وڵاهی سواریەکەت بە سنگێک داکوتە گوریسێکی پێوە بەستەوە جوان دایکتەوە بیبەستەوە ئەمجا پشت بەخوا ببەستە ئێمە نابێ بڵێن سارەکەت ئیستۆپی تێدا نییە بەنزینی تێدا نییە ڕۆنی تێدا نەماوە هەموو تایەکانی لوز بوون و زستان و بە سە شوێنێکی بەستەڵەکە دەڕۆی بڵێ قەزا و قەدەری خوا هەرچی بێ ناوەڵە ئەوە خۆ بە هیلاکدانە قەزا و قەدەری خوا ئەوەیە هەرچی ئەسبابە بیگرە بەر هەرچی خۆپارێزیە بیگرە بەر هەرچی حەزەرە بیکە بەڵام پاشان ئەگە خوا نەخواستە تووشی ڕووداوێک بووی تووشی قەدەرێک بووی ئەوە قەزا و قەدەری خوایە یعنی کەم تەرخەمی لە تۆوە نەبووە ئەوەی عەقڵ ئەوەی شەرع ئەوەی زانست ئەوەی تەجروبە پێی وتووی جێبەجێت کرد لە دوای ئەو هەموو جێبەجێکاری خۆتەوە ئەوەی کە احتیاط بوو کرد بۆ خوا نەخواستە تووشی قەدەرێک بووی ئەوە قەزا و قەدەری خوایە ئەوە لە پشتی ئەوە خێرێک هەیە هەم بۆ ئەم دنیات هەر بۆ ئەو دنیات بەڵام ئێمە نابێ زۆرجا کابرا لە 150 لە 180 سارەی لێ خوڕیوە کە لەسەری زەلامێکی هەڵگرتووە کاکە لێ خۆش بنەوە قەزا و قەدەری خوایە نه ئەی باشە تابلۆکانی مرورت نەبینیوتی لە 110 زیاتر مەڕۆ لە 100 زیاتر مەڕۆ لەم شوێنەدا تۆ هیچ ڕێنمایەکی هاتوچۆت جێبەجێ نەکردووە خەتاکان مەخەسە قەدەری خوای گەورە وای لەو کاتەدا نەیاسا و نەشەرع ناڵێ ئەمە قەزا و قەدەر بوو کەسەکە حکمی بەسەرا دەدرێت بەڵام تۆ هیچ کەم تەرخەمێک لە خۆتا شک نەبردبێ ئەوەی عەقڵ و شەرع و یاسا و بۆچوونەکانە هەمووی جێبەجێت کرد لە دوای تووشی کارەسات و ناڕەحەتێک بووی ئەوە قەدەری خوایە قەدەرەکانی خوای پەروەردگاریش هەموو خێریان پێوەیە خوا بە قەزا و قەدەری خۆی ڕازیمان بکە حەوتم دەڵێ جاریوایان خێرێک دەکەم
ئەقربهم بابن کام دراوسەیە لێن نزیکترە ینی بە مەتر بە سانتیم لێن نزیکترە بیدە بەوەیان و دەتوانی جەنابەت لە شەوا بۆی بەری ئەتوانی بە ڕۆژا بۆی نەبەی ینی هەوڵ بدە بەشی دراوسەکانت لە هەموو کەس باشترە بدەیت اینجا ئەگەر 2 کیلۆ و کیلۆیەکیان بدە ئەم دراوسیان کیلۆیەکی ئەو دراوسەیە شەر نیە ماڵی بەرامبەر بەڵام عەرزم کردی کاتی وا گونجاو هەیە کە ئینسان دەتوانێت هەڵی بژێرە خێرەکە لە ماڵی خۆتا دانێ مەی بە ڕۆژ لەبەر چاوی خەڵکا کە خەڵک چۆ ژوورەوە جاری وایە نزیکی حەوریان وەختی ناخواردنی ئێوارەیە خەڵکەم و لە ژوورێتەوە بە بێدەنگی بۆیان بەرە واگەر زەنیت هەر ناگونجێ بۆ کەسە مستحقیان لاولای بەری ئیشەڵا کێشەیەکی نییە بەڵام هەتا بکرێ دراوسەکانی بە تایبەتی کە لێن نزیکن ئەوەی کە دیواری بە دیوارتانەوەیە هەم لای ڕاست و هەم لای چەپ ئیتر ئەوانە بێ بەش مەکە بەڵام ماڵەکانی بەرامبەرت ئەو لاولا ئەوە پێویست ناکە بەو شێوەیە ئیشەڵا خێرەکەت و قوربانیەکەت حوتمەکەت باشتر دەبێت ئەڵێ جاران لە عەمرە لە 90ەکان و 2000ەکاندا بەم شێوەیە نەبوو وەڵا ڕاست دەکەی بەڵام ئەلحەمدوللا سوپاسی خۆی دەوێت لەبەرەوەی ئەو کاتە خوشکە باشەکەم خات و شاناز وەڵاهی خەڵک نەبوو زۆر جار ینی لە دوای 2000ەکانەوە ئەلحەمدوللا خەڵک تۆزە بوژایەوە لۆ گرانی پێشوو خۆیانەی بینینەوە ڕزگاری بوو دومیشان عەرزم کردی خەڵکی ئێمە زۆر جار چاولێکەریمان زۆرە ئێستا خوا نەخواستە خەڵک ڕووی لە بێدینیە بکە هەر عالەم هەمووی بە شوێنی دەکەوێت ڕوو لە چاکەکە خەڵک بۆ چاکەش چاولێکەرە ئیشاڵڵا چوونە عومرە و زیارەتی ئەو مەقامە پیرۆزانە ئەوە بە ئیزنی خوای گەورە کارێکی باشە وەڵڵا ئینسان لەوێ ئیمانی نوێ دەبێتەوە خوا لە گوناهەکانی خۆش دەبێت نوێژێک لە مەسجید الحەرامە لە مزگەوتی نەبەویدا بە 100,000 نوێژ بە 1000 نوێژ خێری لە ماڵە زیاتر لە مزگەوتی تر زیاترە ئەمانە هەموو فەزلی خوای پەروەردگارن هەر کەسێ دەیەوێت دەوڵەمەند بێ بە حەج و عومرە بکە بەڵام ئەوەشمان ئاگا لێ بێ نەک بڵێ چاولەکەری وەڵا فڵان کەسی خوشکم چۆ بۆ عومرە بەخوا دەبێ منیش بچم بەخوا نەچم عیبە ئەمە نا دەبێ هەر عیبادەتێک دەیکەین یەکەم بەپێی شەرعی خوا بیکەین دووەم لەو کاتەدا بیکەین کە شەرعی خوا فەرموویەتی سێمیان بەڕێزان نێتی ناو دڵ زۆر گرنگە تۆ دەچی بۆ عومرە بڵێ وەڵاهی گەڕک هەموو ڕۆشتن با منیش خۆی تێکەم لەگەڵ ئەو خەڵکەدا نابێ خۆی تێکەی دەبێت لە ماڵەوە نێتی خالیسەن مخلیسەنت هەبێ هەرچەند من وا دەزانەوەی کە دەچن بۆ حەج و عومرە حەمد و سەنا بۆ خوا وەڵڵا هەمووی لەبەر خاتی خوایە خۆ گەشتی سیاحی ناکەن هەمووی دڵیان دەکوڵێ ئەلحەمدوللا دەچن لەو شوێنەدا خۆ پاک دەکەنەوە ومحبەت و برایەتی زیاد دەبێ و سوپاسی خوای دەوێ خوا دەکا خەڵک لە کوردستانەوە خۆزگە هەمووی بڕۆیشتایە بۆ عومرە بەڕاستی ئینسان گۆڕانکاری بەسەرا دێ بەڵەوەی لە نەوەتەکانە یان ئەم قافڵە و شتانە بەو شێوەیە نەبوون ئەم هەموو کۆمپانیای چوونی حەج و عومرە نەبوو جاریوە یەک کۆمپانیا هەبوو دوو کۆمپانیا هەبوو و خەڵکیش کاتێک کە نەدەچوو هەبوو وەی زانی هەر عومرە پێویست نییە هەبوو هەر حەج وەی ئەزانی هێندە پیرەمێرگە پیر بووی تاقەتت ماو هێندە پارەت هەبوو لە پیریدا نەبێ نابێ بچی بۆ حەج خەڵک وا حاڵی بوو ئێستا هۆشیارکردنەوە ئەم کەناڵە دینیانە ئەلحەمدوللا خەڵکیان زیاتر هۆشیار کردەوە و خەڵکیش بۆ چاولێکەری چاکەش سپاس بەخوا هەیە وەکو چاولێ خراپە دەکات چاکەکەش هەیە ئەوە ئەینا عیبادەتی خوا لە هەموو زمانێکە هەمان ئەجری هەیە و هەمان پێویستی هەیە ڕاست دەفەرمووی خات و شاناز خوای گەورە حەج و عومرەمان بە حەڵاڵی بە پارەی حەڵاڵ بەدڵی خەوێن بەنسیب